ماوەی زیاتر لە 10 ساڵە سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان کۆنگرەی نەبەستووە. ئەوە لە کاتێکدایە لە ساڵانی ڕابردوو لە دەیان راپۆرتی نێودەوڵەتی و ناوخۆیی باس لە هەرێم کراوە کە پێشەلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان ڕووی لە زیادبوونە. ئازادی کاری میدیای بەرتەسک بۆتەوە و بەشێک لە ڕۆژنامەنووسانیش دەڵێن سندیکاکە دەستێوەردانی حیزبی پێوە دیارە لە زۆربوونی پێشەلکاریەکاندا بێڵوێست و شەرمنە. یەکێتی و پارتی بە هۆکار ناکارایی و بێردشکردنی سندیکاکە ناو دەبن. گەرچی چەندین ساڵە راپۆرتە نێوخۆیی و نێودەوڵەتیەکان هۆشداری دەدەن لە بەرتەسکبوونەوەی ئازادی کاری میدیایی و زیادبوونی پێشەلکاریەکان، بەڵام ئەوەی خەمی سەرشانی ڕۆژنامەنووسانی هەرێمی زیاتر کردووە ناکارایی سندیکای ڕۆژنامەنووسان و شەرمنیە هەڵوێستەکانێتی. وەک بەشێک لە ڕۆژنامەنووسان دەڵێن مۆرکی حیزبایەتی بە تەواوی لە هەڵوێستەکانی سندیکادا ڕەنگی داوەتەوە. سندیکا نەیتوانیوە سندیکای ڕۆژنامەنووسان بێ بە مانای کەلیمە زیاتر لە دەوری 10,000 ئەڵێن 10,000 من پێشتر 28,000 بوو 10,000 ئەندامگیری کردووە کە ئەمە زیاتر بۆ دروستکردنی هێزیەکە بۆ مەسلەی پرسی حیزبی و هەڵبژاردن و ئەمان یا وەرگرتنی ئیمتیاز. ئێستا بە تەواوی دەوڵەتبوون و بڕیارجایی بەلەقەکانی سندیکای ڕۆژنامەنووسانەوە دیارە و هەڵوێستەکانیان بە پێی شوێنی پێشەلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لە پارێزگایەک بۆی کشیدی دەگۆڕێت. شارەزایانیش دەڵێن دەبوو پێگەێنەرانی ئەو سندیکایە دوور لە ئینتیمای حزبی و لەسەر بنەمای پیشەیی و کارامەیی دابررانایە. سندیکاش لە دوجارە زادەی ئەو کۆمەڵگایە زادەی حیزبە سیاسیەکانە. ئێمە ئەگە نەماتوانێت بە پەرلەمانێکی بەهێز دەسەڵاتێکی دادوەری بەهێز حکومەتێک گەورەتر بێت لە حیزب دروستکەین ناکرێت چاوەڕوانی ئەوەشکەین سندیکایەکی وا هەبێت کە پیشەیی بێ ساسە دوور بێت لە دەستی حیزبە باڵادەستەکان. نەگەر لە بڕیار وەڵبێستەکانیان سندیکای ڕۆژنامەنووسانی هەرێمی کوردستان زیاتر لە 10 ساڵە خۆی نوێ نەکردوێتەوە و کۆنگرەی نەبەستووە. ڕۆژنامەنووسانیش دەڵێن ململانەی یەکێتی و پارتی هۆکاری سەرەکی دوولەتبوون و بێرزشکردنی ڕۆڵی سندیکاکەیە. ئەوەی کە زیاتر سندیکای ڕۆژنامەنووسانی بێڕۆڵ کردووە لە هەرێمی کوردستان ململانەیەکی توندی حیزبیە، هەروەها تەوافقی حیزبیە لەسەر نەک تەنیا سندیکای ڕۆژنامەنووسان هەموو سندیکاکانی تر. ئێمە قسەمان لەسەر سندیکای ڕۆژنامەنووسانە ئەگەر ببینی لە ساڵەکانی ڕابردوودا کە لە شەڕی ناوخۆیە سندیکا بوو بە 2 سندیکا، دوای پرۆسەی ئاشتی نێوان پارتی و یەکێتی سندیکایەکی گرتەوە بە تایبەت دوای پرۆسەی ئازادی و ئەم یەکگرتنەوەیکی ڕووکەش بوو زیاتر تەوافقێکی حیزبی هەبوو کە لەقەکانی سندیکا بەسەر هەردوو لایەدا بەش کرا کە 4 پارێزگا بوو یان 4 لەق بوو سەرەتا 2 لقی بۆ پارتی 2 لقی بۆ یەکێتی دواتر کە ژماری لە خارجی زیاد کرا هەر لەسەر بنەمای ئەم تەوافقە حیزبیە بوو و ئەنجومەنی سندیکاش بە هەمان شێوە لەسەر تەوافقی حیزبی دابەش کرا. لە ماوەی 15 ساڵی ڕابردوو چەندین ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تیرۆر کراون و چەندینی دیکەش ڕوبەڕووی ئەشکەنجە و ئازار و زیندانیکردن کراونەتەوە. ئەوەش بووە بە هەوێنی دەیان راپۆرتی نێودەوڵەتی مافەکانی مرۆڤ کە دەرخەریەوە بوون لە هەرێم ئازادی کاری میدیایی ڕوو لە پاشەکشەیە. بەلای زۆرینەی ڕۆژنامەنووسانیشەوە سندیکاکەیان نەیتوانیوە لە ئازە و پێشەلکاریە زۆرانە بارکی خۆی هەڵسێت و تەنانەت زۆر جار پاساوی بۆ پێشەلکاریەکانی دەسەڵات هێناوەتەوە. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.